الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين، ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. إمامي بحق بهم أمت، همام مطلق بعلم حكمت، خدا بجوري توي كرد الرهبر باكو خاوين بي لمسر ولوسر، پنجيتو تنيا لبو توحيد بو شهادتي خداي حميد، تو تكاكاري تاوان باراني بو بهري رحمة وكو باراني. ما صعب الكريم مدرس لوصفي في غمرة صلى الله عليه وآله وسلم أبو شواز وصفي أكا أقر لم سرتها مانجي مولودا برسيار كين بلين آية چه صفتيكي في غمبر صلى الله عليه وسلم قورت ترين صفتيتي اما هموما أزانين كخوشويستي ظلمان هرچی صفتي جوان وكمالا هموي تياي هموي فير كردوين، بلام كام صفة لهم صفة كان قورتها هموما أبي بلين صفتي رحمتي في غمبر صلى الله عليه وسلم لهرچی صفاتي أو قورتها بوي أفرمي وما أرسلناك إلا رحمة للعالمين، تومنا نادو إلا بو أو نبي كرحمة بي بو همو عالم كان نكبو تنها إنسان بو دارو بردو آجلو مروفو كافرو مسلمانو قورو بتشوك هر همو تو رحمتي بويان أي پیغمبر صلى الله عليه وآله وسلم. أفرمي فبما نعمة من الله لنت لهم، كأنما نرمي پیغمبر صلى الله عليه وسلم ورحمته بزيكي نعمتك زور قوري خوايا جل جلاله بسر إموا خوي. أفرمي لقرآن أفرمي بالمؤمنين رؤوف الرحيم، لقل أو بعام لقل همو قردونا في غمر صلى الله عليه وسلم رحمته بزي باران دوا، لقل إيمان دارانا بتايبتي هم رؤوفة هم رحيمة. بوي أفرمي رؤوف هم رحيم وصف أوك وصف الرحمن، محوية فرمي أو رؤوف أو رحيمة أمدو صفتي بيغمبر صلى الله عليه وآله وسلم وكو صفتي رحمن وكو صفتي الله جل جلاله كأو رؤوف رحيم أميش رؤوف رحيم. أفرمي لفرمي اشتكى إنما لم أبعث لعانا من بكسيك ننرام كلعنتك منفرين كم لخلق خلق دور خمو لرحمتي إخوة، شكل لعنت بمعنى دور خسنوي لرحمتي إخوة. أفرمي إنما بعثت رحمة من أوهان الرام كرحمة بنبو مروفاتي، رحمة بنبو قردون دي قد بدن لكم القايك بي شرم بماتي من الله يبكى پیاوەتی و شەهامەت بێ ئەگەر ئینسان ماچی مناڵەکانی خۆی نەکە. کوێکێ لە هاوڵان دێتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەبینێ ماچی حەسەن و حوسەینەکە ئەفەرمێت دە مناڵم هەیە هیچیانم ماچ نەکرد، فەرمن چی بکەم لە دڵێ کە خوا ڕەحمەتی تیا هەڵگرتووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە حەتا شەرایعی دینە هەوڵی داوە کە ئێمە زۆر بە ڕەحمەت بین لەگەڵ یەکترا. طبعاً ئەمڕۆ کافر و بێدین لەسەر تاسەری جیهانە إيش لسر بغضو كينك لكيا رقو كينتان بيني أو هي أمتي في غمرني صلى الله عليه وسلم وهي كافر بيدين وهاي لكن لمزقو تارقمان ليك دراوسي رقي لدراوسي أبي هاو مالو هاو شار رقي ليكتر أبي هاو حزب لقال هاو حزب رقي ليكتر أبي سير زمنتيك وتوين ككافر بيدين رقو بغضو كينا بلا وقت. طبعا رقو بغضو كينا بارسترين صفتي يهود ونصارى بتابتي يهود ديارترين صفتي أبريتي لبغزوكين أمتي في غمر صلى الله عليه وسلم جوان ترين صفتي أنا بارسترين أبريتي للرحمة وبزي. ويا أبيني أفرمي لولا أن أشق على أمتي لأمرتم بالسواك عند كل صلاة، للرواية عند كل وضوء. فأنا رح نبوي لسر أمتكم
لە هەموو نوێژێکە و دەستنوێژێکە هەموو حەسیواکەن بۆی دانیان پاک و خاوێن بێ بەس زانم لە سەریان ناڕەحەتە نایکەمە واجب بە سونەت هێشتیەوە لە ڕوایەتێکە فەرمێ کورە ئەگەر ناڕەحەت نەبێ لەسەر ئومەتەکەم لە هەموو سریەیەکی جیهادا ئەڕۆم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە زەمەنی خۆیە 300 ئەوەندە سریەی ناردووە بۆ جەنگ و جیهاد کە خۆی لەگەڵیانە نەڕۆشتووە ئەوەی کە خۆی لەگەڵیان ڕۆشتووە پێوتێ غەزەواتی پێغەمبەر ئەوی تریان پێوتێ سەرایەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەگەر بمزانێ ناڕەحەت نەبێ لەگەڵ هەموو سریەکە ئەڕۆشتم بۆی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم جیهاد لەسەریان لە هەموو سریەکە بێتە واجبی عین و هەر هەمویان بڕۆن بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لولا أن أشق على أمتي ئەگەر زەحمەت نەبووە ئەوەمە کرد بیرکەنەوە نوێژی پێغەمبەر صلی الله عليه وسلم درێژترین نوێژی بەیانیەتی زۆر بە ئیسراحەت نوێژی بەیانی ئەکرد پێغەمبەر گیان صلی الله عليه وسلم ڕوایەتێکە فەرمێ نوێژێکی بەیانی ئەکرد گوێی لە دەنگی مناڵێ بوو ئەگریا بە پەلە قیساری سورەتە کورتەکانی جوزی عەمەی خوێند و نوێژەکەی تەواو کرد ئەسحاب زۆر سەریان سوڕ یا رسول الله بۆ ئەو نوێژت ئەوە کورت کردەوە نوێژی ئێوارە قەینا کورتە خۆشەویست سوورەتی قل يا أيها الكافرون سورة إخلاص قل والله تیا خوێندووە بەڵام ئەمەیان بۆ کە نوێژی بەیانیە فەرمی گوێم لە دەنگی گریەی مناڵێ بوو ترسام دایکی دڵی خوورپەیە بکە لەبەر خاتری دڵی دایکی ڕەحمەتی دڵی دایکی نوێژەکەم کورت کردەوە سەیری ئەم ڕەحمەتەی پێغەمبەر کەن صلی الله عليه وسلم لە جوانترین شوێن و کاتەکانی عیبادەتیە ڕەحمەت ئەنوێنێ نەرمی ئەنوێنێ بويا للرواياتك سبحان الله أفرمي لا يدخل الجنة منكم إلا رحيم هاج كسيلي وأمة رحمتي نبناتنا وبهجت ارحموا من في الأرض يرحمكم من في السماء أويك لسرزوية والرحمة هذا برامبري أويك لأسمان إخوة جل جلاله رحمة برامبرتان أبارين بويا إيما الأمر يا بتاتي لم زمنا ككافر إيشك لسر بغزو كينو رقبراتي وعشرة قراتي وناوشة قراتي كل أبي أمتي في غمر صلى الله عليه وسلم إيش كين لبرامبر أما به شيار بين كار كين لبرامبر أما الرحمة لنا وكم القابل الله كين أمي التي كردبت شيما برحمتي في غمر صلى الله عليه وسلم أباني مالك فقير لكنالك ودرك وبزانة شن كسي مرد فرميس قلم الله تابا شاوية تخوار وهاو كاريئك ما قال أمر رحمتي في غمر النية صلى الله عليه وسلم ما قال رحمتي في غمر النية صلى الله عليه وسلم كم من الله كانت پروردەیەکی ڕۆحی و جەستەیان ئەکەیت و گەورەیان ئەکەی منەتێکیش ناکەی ئەی باوک ئەی دایک مەگەر ڕەحمەتی پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم کە مناڵەکان احترامی دایک و باوکیان ئەگەن و حقوقێکی گەورەیان ئەپارێزن هەموو ئەمانەی کە ئێمە ئیکەین هەمووی بۆنی پێغەمبەری لێدێ صلی الله عليه وآله وسلم لە هەموو سوچێکی ژیانەوە ئەیبینین ئەو پێشەنگی ڕەحمەتی ئومەتە ئومەتیش دوای ڕەحمەتەکەی ئەکەوێت والله إيمان داران حتى وكو صفة الرحمة لنيوان مانا زياتر به زياتر أم ملة قشأك زياتر كرمي خواب سر مانا دا أباريت كيقين تان هبه كرحم من برامبر بيكتر هبو لأسمان ورحم برامبر من أجول ناكري لشوينك كسيكي ندار هبه إما أقاما لي نبي ناكري كسيكي محتاج هبه إما سردان من نكر دبه ناکرێ کەسێکی نەخۆش هەبێت تۆ نەچوی بۆ لای ناکرێ دایک و باوکت فرامۆش کردبێ ناکرێ خزمەکانت فرامۆش کردبێ ئەمانە هەمووی ڕەحمەتی ئومەتن مانگی مەولود هەموو مانگێک هەموو ساڵێک ئێمە کە دووبارە ئەکەینەوە یادی خۆشەویست ئەبێ کۆمەڵێ سونەنی زۆر گەورەی ئەوەی زیندووکەینەوە تایبەت ئەو صفەتانەی کە ئەبێتە مای خەیر و بەرەکەت بۆ ئومەت ئێمە زۆر لە ئەمڕۆیە پێویستمان بەوەیە صفەتی ڕەحمەت لە نێوانمانە گەشتکەینەوە چوویتە ماڵەوە ڕەحمەت بەکاربێنە لەگەڵ مناڵتا ڕەحمەت بەکاربێنە لەگەڵ دەوروبەرتا ڕەحمەت بەکاربێنە لەگەڵ هاوماڵ و هاونیشتیمانتا خزم و کەسوکارتا ڕەحمەت بەکاربێنە ئێمە ئومەتی ڕەحمەتین شوێنکەوتەی ڕابەرێکی ڕەحمەتی بۆیە هەموو ژیانمان ئەوێ بە ڕەحمەت بڕازێنینەوە لەعەل ڕەحمەتی ئاسمان بەرمان ئەکە لعل للروج قيامته من نازين خوا بچی امان خاطر بهش هموتان داستانی او پیاوتان بیستوپیا کی بنو اسرائیلی تونی و زحمت و شو ناو آیو خوا دو هاتو صجی کی بینی
سەگ لە تونیا خەریکە لورە و خاک ئەخوا لە دەوری بیرێک چوو لە ناو پێڵاوەکەی خۆی ئاوێکی بۆ هێنا و هەمووتان بیستوتانە ئاوەکەیدایە فەشەکەر الله له خوا سوپاسی ئەم عەبدەی کرد یا ئیلاهی فغفر له لە هەموو گوناهەکانی بورە لەوەچێ تۆ پێت وابێت تەنها ئەو بدەی بە سەگی خوا لێتەبورێ نا بابەسەکە باسی ئەمە نیە باسی ڕەحمەتە ئەم کەسە ڕەحمەتی بەرامبەر بە ئاژەڵێ جوڵا ڕەحمەتی ئاسمان بۆی جوڵ ئەی تۆ چۆن مامەڵە ئەەکەی چۆن ڕەحمەت کۆ ئەەکەیتەوە لەسەر زەوی ممکنە لە ڕۆژی قیامەتە بەدەستهێنانت بەسەر هەتیوێکە خوا عەفوی کردووی بەوەی کە کەمێک خواردنی کەمت ماوەتەوە لە شوێنەکە دانناوە بۆ تڕێر و توێرێ لێی بخۆ نازانی لەکوێوە خوا لەکوێ بەزەید جوڵا لەوێ بەزەید بۆ جوڵاوە بۆیە ئێمە ئومەت بەڕاستی ئەمڕۆ ئەبێ گەنج و لاومان پیرمان هەمووان پێکەوە شۆڕشی ڕەحمەتمان بەرپا کردبێ هەتاوەکو دەست و دەمی کافران لە وڵاتی خۆمان ئەبڕین بەخوا چۆن ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە جومعانە کۆ ئەبینەوە گفتوگۆ ئەکەین و باسی سیفاتە باشەکان ئەکەین لەناو کۆمەڵگا کورە کافر و بێدینیش کۆ ئەبێتەوە باسەکە چۆن دنیا کاولکە چۆن وڵاتەکان تەدمیرکە بەسەریەکە چۆن ئینسانیەت قڕکە تۆ چۆن هانی گەنجێک ئەدەی کە خێزان پێکەوە بنێ و ئەڵێ کار ئاسانی بۆ بکە ئەویش هەوڵ ئەدا ماڵەکان کاولکە شەیاطینی ئینسی جن هەموو لەسەرمان کۆ بوونەتەوە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بێ هوشیار بین چاوکراوە بین ئەم ڕەحمەتە پەخشکەین یەقینتان هەبێ کە ڕەحمەتی ئاسمان بەسەرمانە پەخشە بێ ئەو کاتە ئین کەیدە الشەیطانی کانە ضەعیفە زاڵ ئەبین بەسەر شەیاطینەکانە چ ئینس و جن خوا ڕەحمەت و بەزەی خۆی بەسەرمانە دائەبارێ خوای گیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە کەڕەم و ڕەحمەت و بەزەی خۆت ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە تو گەورەی خۆت دڵمان پڕکە لە ڕەحمەت تو گەورەی خۆت سەڵات و سەلامی ئەم مەجلیسەی ئێمە بگەینە پێغەمبەر صلی الله علیه وسلم خوایە یەکێک ناومان لە خزمەتیا بێنە یا ئیلاهی سەلامی دڵی ماندووی ئەم ئومەتەی پێ بگەێنە خوایە بەرەکەتی خۆت بەسەر شار و وڵات و لادێمانە ببارێنە ئەم کوردستانە پڕکە لە خەیر و بەرەکەت و ڕەحمەت و بەزەی یا رب العالمین خوایە دەستی کافران و بێدینان لەم وڵاتی ئێمە ببڕە يا ربي خويا داوات لي أكين برحمتي خوت وبزي خوت فسق وفساد وفجور لم ولاطي أما دور خير يا رب العالمين خويا هدايتي قنجة كان من بدا خويا هدايتي أفرت كان من بدا خويا عاقبتي بير كان من بخير بجرا خويا لم دنيا در من مك بإيمان ونبي لم دنيا در من مك بشاءة مان ونبي لم دنيا در من مك برحمة ونبي خويا لم دنيا در من مك والصلاة والسلام بديداء لبيغمبر صلى الله عليه وسلم نبي خوای داوات لێ ئەکەن ئەم ئیماندارانە ڕۆیان کردوتە ئەم ماڵەی تۆ پەروەردگارە ئەمانە قەت دەستی زەلیلی بەرز ناکەنەوە تەنها لە مەقامی تۆیان نەبێ خوایە تۆ خۆت ئەزانی ئەمانە قەت سوژدەیەکیان نەبردووە تەنها و تەنها لە بەردەم تۆیان نەبێ یا ئیلاهی ئەمانە ڕکوعیان بۆ کەس نەبردووە بۆ تۆ نەبێ دەیا ئیلاهی دوعاکانیان گیرا بکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة